ئامادەبووان و خۆشەویست بێناوی بەڕێوەبەر و سەرجەم مامۆستایان و فەرمانبەرانی باخچەکەمانەوە باخچەی ساوایانی ئەرخەوان شەهید باڵای بەقەد باڵای کوردستانە دڵی ئازادی و ئەی ئافەرم گوڵە جوانەکانم زۆر باشە ئێستا منیش ئەچم میوەی خۆشتان بێنم بەڵام تایم و ئاگاتان لە باخەکەم بێ باشە ساڵانە فستیڤاڵە ئامادەکەن لە هەموو باخچەکانی سلێمانی ئێمە وەکو پەروەردەی ڕۆژهەڵات ئیمڕۆ ڕۆژی 13 مەتەرخان کرۆ بۆ پێشکەشکردنی فستیڤاڵەکەمان ئیشێکی مانهین کردووە یعنی بڵێن بگونجە لەگەڵ ئەم بار و زروفەی کە ئیمڕۆتیان ینی ئیشەڵا کە ئیشەکانە بینن دوای خۆتان تەقیمیەکەن ئیشالێکەکان ئێمە ئیمساڵ لە باخچەکەمان پرۆگرامەکەمە ئینگلیزیە زۆربەی کارەکەمە بە زمان ئینگلیزی کردووە و منێکی شانۆگەرێکی کوردیشمان هەیە ئیشە دەربارەی زروفی ئەم بارودۆخی ئەم ڕۆژەمان